ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بینیمان بۆ دژایەتیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان دەست بۆ هەستیارترین کەرتەکانی ئەم خەڵکی کوردستانە برا، هەر لە موچە و بودجە و قوتی خەڵک و تەنانەت کەرتی تەندروستی کە ئێستا کەمێک لە مۆبەر گوێتان لەم راپۆرتە بوو بە چڕوپڕی. بەڵام ئەمانە هەمووی کۆمەڵە ئامانج بوون بە فیت و دەستی دەرەکی هەوڵی ئەوەیاندا پرۆسەی خوێندن لە سلەیمانی پەک بخرێت لە ژێر چاودێری لایەنێک کە هەمومان دەزانین ئەو لایەنێکەیە و ئامانجیشی چییە. بەڵام زیاتر گفتوگۆ لەبارەی ئەم بابەتەوە دەکەین کە بۆچی ئەو مەرامانەی کە هەیانە بە شێوەیەکە کە تەنیا لەسەر میزی سیاسی نییە، بەڵکو دەیهێننە ناو خەڵک، تەنانەت منداڵانی پۆلی یەک و دووش بێبەش نابن لەو مەرامە سیاسیە یاخود پراوێز ناخرێن لەو مەرامە سیاسی، ئەوانیش بەکار ئەهێنرێت. ئەمە خۆشویستنی خەڵکی کوردستانە بەم شێوەیە. ئەمە ئامانجی چی لە پشتەوەیە؟ بەتەمان چی پیلانێکی دیکە بەرامبەر بە دژ بە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی کابینەی نوێیەم بگیرێتە بەر کۆمەڵێ پرس لەم بابەتە کە لەگەڵ کاندیدی پارتی لە بازنەی سلێمانی گفتوگۆی لەگەڵەکەم هەرێم جەمالە. سپاس دەکەین کە ئامادە بوویت کاک هەرێم لەگەڵمان. بینەری پاکێج و با بڵێن راپۆرتەکەمان بوویت. دەمەوێت باس لەوە بکەین. ئامانج و مەرامە شاراوەکانی پەکخستری خوێندن لە سنووری سلەیمانی چی بوو؟ چیان ئەویست؟ یانیز لەو ڕێگەیەوە چی بکەن؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، لە ڕاستیدا من مامۆستا هەرێمی گڵە زەردە کاندیدی ژمارە 65 پارتی دیموکراتی کوردستان لیستی سەورنەوە. لە ڕاستیدا ئەمەوە بڵم مەرامی نارانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر ئەوە نییە لە پرۆسەیەک یان لە پرۆسەکان بۆ پەخستنی حکوومەتی هەرێم کاریان کردبێ. تەسەوڕ کە من ئەمەوێ بەمە دەست پێ بکەم ئەوەی لەم کابینەیە لە ڕووی پلانگێڕیەوە بە جەنابی مەسرور بارزانی کراوە، قەناعەت کە بە هەر کەسێکی تر ئەگەر ئەو نەبوایە هەر کەسێکی تر بواە باوتۆزی نامە، لەبەرەوەی ئەو توانیوێتی بە ئیرادە حکوومەتی هەرێمی کوردستان بپارێزێ و قەواری هەرێمی کوردستان بپارێزێ، چونکە لە هەموو سێکتەرەکانە کاریان نەکرد بۆ پەخستنی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڕێزم، دروستکردنی کۆمەلگایەکی مۆدێرن پێویستی بە پەروەردەیەکی هاوچەرخەیە، پێویستی بەوە هەیە کە دابینکردنی ژیانێکی شایستە بۆ مامۆستایانی بەڕێز و بە تایبەتی مامۆستا کار لەسەر دروستکردنی مرۆڤ دەکا، کار لەسەر دروستکردنی عەقڵی مرۆڤەکە. بۆیە ئەوان بە مەرامی سیاسی هاتوون ئەم سێکتەرەیان هەڵبژاردووە تاوەکو لە ڕێوە کۆمەلگایەک دروستکەن پڕ لە ڕق و کینە، پڕ لە دوژمنایەتی، پڕ لە دروستکردنی چینایەتی لە ڕێ ئەوەی کە ئەیانەوێت حکوومەتی هەرێم شەلەل بکەن. باشە مامۆستا هەرێم لەسەر ئەمە قسە بکەین کەمێکە ئەو لانی کە لە سلێمانیەوە کە بانگەشەیەکی بەو شێوە تند ئەکات و چۆنەڵێت زیاتر هەوڵی ئەوە ئەدات هەست و سۆزی هاوڵاتیان بۆ خۆی ڕابکێشێت کە ئاوادانی ڕوو لە کوردستانەکات کە ئەوان دەستی خزمەتی زیاتر ئەتوانن بگەێنن. ئەی بۆچی لە کاتی بڕینی موچە و بودجە زیاتر چاوساغی ئەو کەسانەش بوون کە هەوڵی ئەوانەدا بودجە و موچەی هەرێمی کوردستان ببڕن؟ بۆ نمونە ڕێیانکردانی هەر لە سلەیمانی خەڵاتەکرێت، بۆ پەنا بۆ ئەوە ئەبن کە دەست بۆ کەرتی خوێندنیش ببن، لە بریکە ئەوەی تر چارەسەرکەر و کەسەکە خەڵات نەکەن دەست بۆ کەرتی زۆر هەستیاری شەبن. مەبەستیان چییە لەمانە؟ قوربان با من هەنێ ڕاستی هەیە بیخەمەڕوم. بەشێک لەو مامۆستایانەی کە لەسەر شەقام بوون ماف و حەق و شایستەی خۆیان بوو، بەڵام بەشێکی زۆریان ئاراستە کراو بوون لەلایەنێکی سیاسی، چونکە هەر کاتێک ئەوان ئامانجیان هەبوو کە ئەم مامۆستا بەڕێزانە بێنە سەر شەقام ئەوە دەبوو بێنە سەر شەقام، بەڵام لە کاتێکا کە خۆیان مەبەستیان نەبوو پێویست بوو بگەڕێنەوە بۆ ناو پۆلەکان، هەر خۆیان بە عاز ئەیان ناردنەوە بۆ ناو پۆلەکان. لەبەر ئەوە ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی پارێزگای سلێمانی لەوە تێبگا کە ئەوەی لە پارێزگای سلێمانی ڕوئەدا دەسە و ئیم ساڵە گەردی قەت بەی لە سەرەتای کردنەوەی پرۆسەی خوێندن لە پارێزگای سلێمانی ویستیان هەمان هەوڵ دووبارە بکەنەوە،
بەڵام خۆشبەختانە ئەم جارە مامۆستایانی پارێزگای سلێمانی زۆر مەردانە وەڵامیان دانەوە، پێیان گوتن جارێکی تر ئێمە ناکەوینە ژێر ئەو فشارایی کە ئێوە ئەتانەوێت لە ڕێی مەدەنیەوە لەسەر حکوومەتی هەرێم و بە کورتی پارتی دروستی بکەن، ئێمە بکەنە مەقاشی دەستی خۆتان بۆ ئەوەی خۆتان مەرامەسیاسیەکانتان جێبەجێ بکەن لە ڕێی ئەوە مەرامی سیاسی بەدی بێن. نوێیەم بە تایبەتی بڵێن لە کەرتی پەروەردەیە تۆ سەرکەوتوو بەڵام ئەم زیانە بۆ کابینەی نوێیەمە بوو یا بۆ هاوڵاتیان و قوتابیان زیانەکە بۆ کام لە زیاترە بوو کێ زەرمەندە بێ لەمەیە؟ وەڵا ڕاستە کابینەی نوێیەم بەرپرسیارەتی هەیە و باوکی هەموو مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە، بەڵام زەرمەندی یەکەم قوتابیانی پارێزگای سلێمانین. بۆ زانیاری بەڕێستان ئیمساڵ لە پارێزگای سلێمانی زۆرترین ڕێژەی کەوتن هەیە و لە پۆلی دوانزەکانی خراپترین ڕێژەی دەرچوون هەیە. تۆ سێری ئەوە مەکە جابرا ئەمەوێ لێرا ڕوونکردن یەک بم بە ئێوە بەشێک لەو مامۆستا بەڕێزانە کە بە ناوی مامۆستای ناڕازیەوە ئەوە بە ئێمە ئەفرۆشنەوە. خۆ ئێمە بایکۆتمان کرد بەڵام یەکەمەکانی سلێمان یەکەمەکانی کوردستان هەر لە سلێمانیە. من بۆ مامۆستا بەڕێزانە ئەڵەم قوربان بڕۆ داتاکانی تر وەرگرن، ئەوەی کە یەکەم بۆ لە سلێمانی جێی شانازی و جێی ئیفتیخاری ئێمن دەستی ئەو مامۆستا و بەڕێوەبەرانە ماچ ئەەکەم کە نەیانهێشت پرۆستەی خوێندنی مەکتەبەکانیان دوا بکەوێ و قوتابیەکانیان ببنە قدووە لە هەرێمی کوردستان. ئەو مەکتەبانە هەمویان شایانی ڕێز لێگرتنن بە تایبەتی مامۆستا و مدیرەکانیان، چونکە بە بارودۆخێکی سەختی ئابووریەوە ئەوان توانیان ئەو بربەستانە بشکێن و زۆرترین دەرچوون هەبێت لە پۆلی دوانزەکانی ئەو مەکتەبانی کە بایکۆتیان نەکردووە. بەڵام ئەو مەکتەبانی کە بایکۆتیان کردبوو بەداخەوە کەمترین ڕێژەی دەرچوونیان هەبووە لە قوتابخانەکانیان و ئیستا من لێتان ناشارمەوە بەشێک لە قوتابخانەکانی بەشێک لە قۆناغەکانی 1 و 2 3 بنەڕەتی ئیستا ڕنگدانەوەی هەیە لە پۆلەکاندا کە پیت و حرف و ژمارە ناناسن بەداخەوە. بۆیە پلانی وەزارەتی پەروەردە و پلانی کابینەی دەیەمی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە پەروەردەیەکی دروست بۆ قوتابیانی هەرێمی کوردستان دابین بکەین و ژیانێکی شایستە بۆ مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکەین و هەوا دوورخستنەوەی کەرتی پەروەردە لە ململانی سیاسی کە زۆر ڕاستە لەوانەیە ئێمە و یەکێتی و ئێمە لایەنێکی سیاسی وەک گرفتی سیاسیشمان هەبێ، بەڵام نابێ پەروەردە بخێنە ئەو ململانە سیاسیەوە بەکاری بێنین وەکو کارتی فشار وەکو زەخت بۆ حکومەت. باشە هەڵسارن بۆ خۆشی خەڵک ئەتوانین بڵێن حاکمێکی ویژدان زیندووە بۆ خۆی دەبینێت دوێڕای ئەو هەموو گیر و گرفتەی کە بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هاتۆتە پێشەوە لەگەڵۆژە ئەم کابینەیە کۆمەڵک خوێندنگای نوێی دروست کردووە، قوتابخانەی نوێی دروست کردووە، پۆلەکانی خوێندن ژمارەیانی زیاتر کردووە لە ناوچەکان. دەمێت بڵێن تا چەند ئێوە لە ناو خەڵکن و ئاگاتان لەوەی کە خەڵک هوشیارە بەوەی کە دەزانێت حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چی بووە بۆ کەرتی پەروەردە بە تایبەتی لە کاتی کۆرۆنا ئەو کەرتە بە بەردەوام کاری خۆی کرد خوێندنیش ڕانەوەستا، ینی لە خراپترین کات و لە خراپترین دۆخیشا بوو. لە ڕاستیدا منەمەی ئەوە بڵم کابینەی نوێیەم لە وەزارەتی پەروەردە زۆرترین دەستکەوتی هەبووە بۆ مامۆستایان و پەروەردە، هەرچەندە زۆرترین گیر و گرفتیشی بۆ دروست کراوە. من کۆمەڵێ داتات وێڵم زیاد لە 104 قوتابخانە لەم کابینەیە دروست کراوە، زیاد لە 1750 قوتابخانە نۆژن کراوەتەوە، زیاد لە 640 قوتابخانە ژووری زیادی بۆ کراوم. گەورەترین سیستەمی داتابیس کە سیستەمی ئیپەروەردەیە هەموو قوتابخانە و ناوەندە پەروەردەیەکان بەیەکەوە دەبەستێتەوە دانراوە. زیاد لە 5,088 مامۆستای گرێبەست بوونەتە هەمیشەیی و میلاک و زیاد لە 37,937 مامۆستای وانەبێژ بوونەتە گرێبەست و زۆر دەستکەوتی تریژ و هەر لەم کابینەیەدا
زیاد لە 100 ملیارد دینار بۆ پێداویستیەکانی قوتابخانە دابین کەواتە مامۆستا هەرێم با لەرە و پرسیارە بکەم ئەمە لە کاتێکدایە کە کۆمەڵێ بربەست هاتۆتە بەردەم کۆمەڵە دژایەتی کراوە کۆمەڵە لەمپەڕی بۆ دانراوە بۆ کابینەی نوێیەم ئەمە ئەگەر لەمپەڕی بۆ دانەنرایە و دژایەتی نەکردایە دەبواە چی بکات و چیتری لە پلانە هەیە کە بیکات. ڕازگۆ بم لەگەڵ تاسەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بەڕاستی پاڵپشتی کەرتی پەروەردە بووە چونکە خۆی لەوە تێدەگا کە پەروەردەیەکی چاک و هاوچەرخ پێویستی بە پاڵپشتی مادیە. ویستمەوە تاوکەم ئێمە ساڵانە 23 ملیارد دینار ئەین بە چاپکردنی کتێب کە ساڵانە 20 ملیۆن کتێب چاپ دەکرێت. هەموو حکوومەتی عێراقی بەو هەموو پارە و داتاوە ناتوانن کتێبی پێویست بۆ قوتابخانەکان دابینکەن. هەتا ئیستا لە ناوەڕاست و باشوور زۆرترین کێشەی دەستکەوتنی کتێبیان هەیە لە ناو ناوەندەکانی خوێندندا. هەر بۆ زانیاریت ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان زیاد لە 240,000 قوتابیمان هەیە کە هی دەرەوەی هەرێمی کوردستانە واتە 190,000 قوتابی هی ناوەڕاست و باشوورن کە لە هەرێمی کوردستانە دەخوێنن لە ناو بیناکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. زیاتر لە 40,000 قوتابیمانەیە کە سوورین هی برایانی ڕۆژئاوا و خەڵکی سووریایە کە بە شێوەی دەمەچکردن لە ناو قوتابخانەکانی هەرێمی کوردستانە دەخوێنن. و ئێستا حکوومەتی هەرێم لە کابینەی دەیەم و هەرچەنە لەم کابینەیە ئیشی لەسەر ئەوە کردووە کە لە ناو گوندەکانە کار لەسەرکردنەوەی قوتابخانەی سێپۆلی بکاتەوە. هەر هەفتەی 15 ڕۆژ لەمەوە پێش ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری پەروەردە زیاد لە 28 قوتابخانی سێپۆلیان لە گوندەکانی سنووری سۆران کردوێتەوە و ئەمە ئەبێتە بەرنامە لە داهاتوودا زۆرترین قوتابخانە لە گوندەکان بکرێتەوە و هەر گوندێک 15 قوتابی هەبێت دەتوانرێت قوتابخانەی بۆ دابین بکرێت ئیجبارە پەروەردەی ئەو سنوورە مامۆستا و قوتابخانە بکرێتەوە لەو شوێنەدا. و هەشمانە گوندمانەیە بۆ زانیاریتان 6 قوتابی هەیە بەڵام خۆشبەختانە مامەکتەبی هەیە و دەوامی تیادا دەکرێت. بۆیە لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر بەرەو پێشبردننی کەرتی پەروەردە دەکا و کەرتی پەروەردە بە شادەماری حکوومەتی هەرێمی کوردستان دەناسرێ و چونکە هەر وڵاتێکی مۆدێرن پێویستێکی بە پەروەردەیەکی مۆدێرن هەیە چونکە مامۆستایانی بەڕێز کار لەسەر دروستکردنی مرۆڤ دەکەنەوە دروستکردنی قوتابیەکی خاوەن ئیرادە دەکەنەوە. بۆیە ئێمە بەرنامەمان پێکەوە بوون ئارامی ئاوەدانی بۆچی ئەڵێن پێکەوە بوون لەبەر ئەوەی مامۆستایانی بەڕێز بە هەموو ئایدیا جیاوازەکانەوە قوتابیەک پەروەردە ئەکا ئەم قوتابیە کەسێکی خاوەن ئیرادە و یەکتر قوبوڵکردنمان هەبێ با من و تۆ ئایدۆلۆژیا و بیرکردنەوەمان جیاواز بێ. بەڵام گرنگەوەی من و تۆ هاوڵاتیەکی هەرێمی کوردستانی چونکە کاتم کەمماوە سپاس دەکەین بەڕێز هەرێم سپاس بۆ ئەو پەیامەی کە پێت بوو گەیشت. هەرێم جەمال کاندیدی پارتی لە بازنەی سلەیمانی لەگەڵمان بوویت. سپاس دەکەین.